نان پێش ئازادی داواکاری ئەمڕۆی خەڵکی کوردستانە. لە هەرێمی کوردستان ساڵێک زیاترە کارمەندانی حکوومەت موچەی تەواوی خۆیان وەرنەگرتووە. سەرەتای ساڵی خوێندنە دەرگای خوێندنگاکان داخراون و مامۆستایانیش خۆ پیشاندان دەکەن. بەڕێوەی بە درێژایی مێژوو لە سەردەمی سەرجەم حکومڕانەکانە شتێک نەبووە وەکو ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئاڕوئەیە کە مۆزەف ئیش بکات وەزیفەی خۆی ببینێ معاشی نەدرێتێ. ناکۆکی سیاسی، شەڕی داعش و بێپارەیی کێشەکانی بەغدان. لەگەڵ ئەوەشدا سەرۆکی هەرێم مەسعود بارزانی دوێنێ لە بەغدا سەرۆکایەتی گەورەترین شاندی هەرێمی کرد بۆ هەماهەنگی لە شەڕی داعشدا و بێگومان یارمەتی دارایی بۆ ئەوەی بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکا و حکومەتی هەرێم بتوانێ هەندێ موچە بە کارمەندەکانی بدا بە تایبەت مامۆستایان. سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم دان بەوە دەنێ کە کێشەکانی هەرێم قوڵتر بوونەتەوە. کێشەکە گەورەترەوە بوو ئێستا یەکێتی بۆتە دوو باش بە ڕسمی ئێمە کێشەیەکی تازەش دروست کرد لە سیاسەتی کوردستانی. لە مانگی ڕابردوودا دکتۆر فواد حسێن نێردەی تایبەتی سەرۆکی هەرێم بوو بۆ کوبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێم. ئەو وەختەوەتی بە پەرلەمان دەست ئیشی خۆی بکاتە فعیل بکرێت و یەکێتی نیشتمانی سەرۆکایەتی پەرلەمان بکات. ئەو وەختە لە گۆڕانیش ئەتوانێت موقع گۆڕ بگرێت لە حکوومەت وەکو جێگرێکی تر. پێشنیاری دووەمیشی هەبوو ئەویش ئەوە بوو کە لەو حیزبانەی تر ئەوان سێ کەس هەڵبژێرن بە ئیتفاقی ئەم سیالایش بۆ سەرۆکایەتی پەرلەمان تا هەڵبژاردننی داهات. دیارە ئەم هەویرە ئاوی زۆر دەکێشێت و خەڵکی هەرێم لە بەرسێتی ڕزگار ناکات چونکە دەستگا شەرعیەکانی هەرێم لە کارکەوتون و هیوای گەڕانەوەیان نییە. لایەنەکانی نەیاری سەرۆکیش لە وەڵامی پێشنیازەکانیدا یەکڕانین ڕەنگە هۆی ئەوە بێ کە پێشنیازەکان خۆیان لە چارەسەرکردندا ڕێگر بن. دیارە خەڵکیش ئەمە تێدەگا بۆیە داواکاریان جیاوازە. واشنگتن کە خاوەندە سەڵات و کاریگەری بەهێزە لەسەر لایەنەکانی عێراق و کوردستان وەتە ڕادەیەک خۆی لە کێشە ناوخۆیەکانی ئەم وڵاتە دوور ڕاگرتووە بەرامبەر بە هاوکاریکردنیان جاربەجار پەیام بۆ سەرکردەکانی ئەم وڵاتە دەنێرێت. ئەبێ ئەم حکوومەتانش بەرپرسیار بن بەرامبەر خەڵکەکانیان و دەبێت کار بۆ نێهێشتنی گەندەڵی بکەن و نابێت ڕێبەرەکان بە شێوەی جیاواز ڕەفتار لەگەڵ شیعە سونی یا کوردەکان بکەن تەنانەت لەگەڵ هەر پێکاتەیەکی تری نەژادی ئەم وڵاتانە. خەڵکیش کە کۆتایی بە مەینەتەکانیان ناهێنرێت جارێکی تریش دەڕژێنەوە سەر شقامەکان. نەکار ئێمە هەموو کەسە ئەو وەزعی عێراق ئەو وەزعی سووریا بەرەو گۆڕی نەچێ. ئەمجا یا ئەهێڵین خەڵک تەسیری هەبێ لەم وەزعە یاکو ئێمە ببینە کارگەر لەم مەسەلە یعنی ئێمە خۆمان دەورمان هەبێ و ئیلا تەسلیمی واقعێکی تاڵە بین ئەمە خەتەرە. ئەلبەتە بۆ ئێستای کورد ئەم خەتەرە لە شەڕی داعش گەورەترە بەڵام ڕەهەندەکانی دوورخستنەوەی ئەم خەتەرەش پێش کۆتایی داعش بەدی ناکرێت.